ماڵێک توێژینەوەی جوان و باش و بەسوود کە دڵنیاین جگەلەوەی کە ئەمڕۆ لێرە توێژینەوەکان پێشکەش بە بەڕێزتان دەکرێ سوود لە بۆچوونی تۆژەرە بەڕێزەکان وەرەگرن بە دواییشە ئەم کتێبە بێتە سەرچاوەیەکی باش هەم دەربارەی ئەو دوو بیرمەندە گەورەی کورد و هەم دەربارەی فلسفەی ئیشتاق لە ناو کتێبخانەی کوردیە. بەڕێزانێمە لە دامەزراوەی کەریمی عەلەکە وەک پرەنسیپی هەمیشەیی و نەگۆڕمان کار لەسەرەوەکەین بگەڕێنەوە بۆ ناو مێژووی کورد و بۆ ناو بابەتی زمان و فەرهەنگ و کلتور. چکە پێمان وایە ئەگەر ئێمە لە ماوەی ڕابردوودا لە چەند سەدەی ڕابردوودا نەمانتوانی بێت لە ڕۆی سەربازی و ئابووری و زۆر لایەنی ترەوە شانازی گەورەمان هەبێت ئەوە بێگومان لە ڕۆی ئەدەب و فەرهەنگ و زمان و کلتورەکەمانەوە خاوەنی شانازی گەورەی خاوەنی کۆمەڵێ بیریار و زمانزان و عارف و منەوەر و ئەدیب و مامۆستای شارەزای کە هەوڵ و ماندووبوونی ئەوان وای کردوان میلەتە بە درێژایی مێژوو بە زیندوی بمێنێتەوە لەسەر پێی خۆی. بەڕێزانێمە لە ماوەی ڕابردووە دیداری ڕخنەیە دەبی بۆ شێخ نووری شێخ ساڵحمان ئەنجامدا بە دوای ئەوە دیداری مامۆستا لەتیف ئەڵمەد بۆ ئەدەبی مناڵان و 4 ساڵی یەک بە دوای یەک دیداری ئەدەب و فەرهەنگ و کلتوری هەورامانمان سازدا کە پێمان وایە ئەدەبی هەورامی میراتێکی بە جێماوی دەوڵەمەندی دەست بۆ نەبراوە و کرێکاری زۆری لەسەر بکرێ. و هەر لە ماوەی دوومانی ڕابردووە ئێمە دیداری دکتۆر مستەفا زەڵمیمان لە شارۆچکەی خوڕماڵ ئەنجامدا و ئەمڕۆ بۆ دیداری سوهرەوەردی لە خزمەت ئێوەیە و پێم خۆشە لێرەشەوە ڕای بگەێنم کە لە کۆتایی ئەم مانگەیە بە دیاریکراوی لە 27ی ئەم مانگەیە بە هاوبەشی لەگەڵ زانکۆی سلێمانی دیداری مامۆستا شێخ محەممەدی خاڵ نووسەر و ڕۆشنبیر و منەوەر سازەدەین کە بە هیواین لەوێش تەواجد و ئامادەبوونتان هەبێ کە دیدارێکی ئێجگار جوان و سەرکەوتو ئامادەکراوی ئینشەڵڵا لە خزمەتتان هەبێت. و بە دوای ئەوە پێم خۆشە ئاگادارتان کەم کە لە ناوەڕاستی مانگی 12 ئێمە دیداری عەلامە و مامۆستا و نووسەر و ئەدیب و توێژەر مامۆستا مەلا عەبدولکەریمی مودەڕیس سازەدەین کە ئەوەش دیدارێکی ئێجگار گرنگە و کارەکانی تەواو بوون ئینشەڵڵا بۆ ئەوەش لە خزمەتتان هابین. و لە سەرەتای مانگیەکی ساڵی نوێشەوە ساڵی داهاتوو لەگەڵ زانکۆی سەلاحەدین لە هەولێری پایتەخت دیداری ئەفسانە و فۆلکلۆر و ئەدەبی زارێکی سازەدەین کە بێگومان ئەوەش کارێکە کەم ئیشی لەسەر کراوە ناڵی نەکراوە بەڵام کارێکی ئێجگار گرنگ و پێویستە بێت. لە هەموو ئەمانە گرنگتر لێرەوە ڕای ئەگەێنین کە لە ناوەڕاستی ساڵی داهاتوو بە دیاریکراوی لە مانگی 5 یا 6 دیدارێکی نێودەوڵەتی ئێجگار گرنگ سازەدەین بۆ سەرکردە و پیاوی گەورەیە میلەتە سەلاحەدینی ئەیوبی کەوە کارێکە لە ئێستاوە وەک دامەزراوەی کەریم عەلەکە کاری لەسەرەکەین و ئینشەڵڵا کارێکە بێ کە لە جێگەی چاوەڕوانیەوەی بەڕێزا بێت. بەڕێزان مێژوویە میلەتە پڕە لە ناوی گەورە پڕە لە نووسەری دیار و شارەزا پڕە لە پیاوی دانا و زانا و عارف بەڵام بەداخەوە بەوەی ئەوەی کە ئێمە هەمیشە میلەتێکی ژێردەستە بووین هەمیشە زوڵمان لێکراوە و خۆشمان بەشێک لەو کەمتەرخەمیەمان بەرەکەوێت نەمانتوانیوە پیاوە گەورەکانی خۆمان مرۆڤە گەورەکانی خۆمان ژنە بە ئەمەکەکانی خۆمان بناسێنین هەمیشە میلەتانی تر سوودیان لە ناو پێگە و زانست و زانیاری ئەم مرۆڤە گەورانی ئێمە بینیوە. ئێوە زانن زۆر نووسەری گەورە هەیە لە ناو ئەدەبیاتی و لە ناو زمانی تورکیا لە ناو ئەدەبیات و زمانی فارسیە لە ناو ئەدەبیات و زمانی عەرەبیە کە نووسەرەکان کوردن بەڵام بەهۆی ئەوەی کە نەیانتوانیوە بە کوردی بنووسن ئەو میلەتانی تر سوودیان لێوەرەگرن کە بەداخەوە سوهرەوەردی محەممەدی شارەزوریش دوان لەو ناوە دیارانن کە هەندێک جار لێرە و لەوێ هەم فارسەکان هەم عەرەبەکان بە موڵکی خۆیانیان زانیوە بەڵام ئێوە زانن کە ئەم دوو زاتە گەورەیە ئەم دوو بیرمەندە ئەم دوو فەیلسوفەی ناو فەلسەفەی ئیشتا کوردن و ئێمە هەوڵدەین ئەمڕۆ لە ڕێگەی ئەم توێژینەوانەوە بەشێک لەمە ساختینەوە و بە ئێوەی بەڕێزی ڕابگەێنین و بۆتان بخێنەوە بەردیدەتان.
من نامەوێت زۆر کاتان بگرم کاتەکە بەجێڵین بۆ توێژەرە بە ڕێزەکان لە کۆتایی ئەمەوێ زۆر سپاسی زۆر بەڕێز دکتۆر ڕسوڵ بکەم کە هەمیشە پشتیوانێکی گەورەی ئەم کارانەیە و بەبێ دەستگیرۆی و پشتیوانی ئەو بەڕاستی ئێمە ناتوانین هیچ کارێک ئەنجام بدەین. ئەمەوێت سپاسی زۆر بەڕێز دکتۆر ئیسماعیل شەمس بکەم کە لە ماوەی نزیک بە 11 تا 12 مانگی ڕابردوو زۆربەی کاتەکانی تەرخان کرد لەگەڵ منا بەردەوام لەسەر خەت بووە بەردەوام پێکەوە ئاماهەنگ بووین ئازیێتێکی زۆریان بە کتێبەکان بە تۆژینەوەکانەوە چەشتووە سوپاسێکم جێ دەستی دیارە. سوپاسی هاوکاری عزیزم کاکسۆی فاروقەکەم کە هەمیشە پشتیوانی گەورەی کارەکانی ئێمەیە. سوپاسی خاتوو ئاورا کوردستانیەکەم کە بەردەوامە بینە عەزیێت بۆی هاوکارمانە لە کارەکانە. سوپاسی بەڕێوەبەرانی ئەم هۆڵەشەکەم، سوپاسی کەناڵەکانی ڕاگەیاندنەکەم، سوپاس بۆ ئامادەبوونیەوە بە هیوان پش و درێژ بن لەگەڵمانە تا بتوانین ئەو توێژینەوانەیە و بەرنامانی دانراوە بە باشی بیگەینە خزمەت بەڕێستان. دووبارە بەخێر بێن سەر و سەرچاو. سپاس بۆ هاوکاری خۆشەویستان. ئەی تازە جوان، ئەی تازە جوان پیرم و ئفتادە و کەوتوم تا ماوە حەیاتم، دەستێ بدەرە دەستی شکسەم کە بەسەر چووم قوربانی وەفاتم. تۆ یوسفی نەو حوسنی لەسەر میسری جینانی، من پیرم و فانی لەم کولبەی ئەحزانە نەزیندوم و نەمردوم هەروە بەتەماتم. خۆشەویستان بفەرمونون لەگەڵ وتەی سەرپەرشتیاری زانستی لیدار کاکی دکتۆر ئیسماعیل شەمس پێشکەشیەکات بە بفەرمێت. میوانانی عزیز، ئامادەبوانی خۆشەویست، زۆر بەخێر بێن بۆ ئەم کۆرە پیرۆزە. هەروە کە فەرموویان دیداری لە سوورەوەر تا شارەزور ساڵێکە ئیشوکاری بۆ کرد. حەقوا بوو کە ئەم دیدارە زانکۆکان و حکوومەت بەڕێوە دیبات و پشتیوانی لێ بکات. بەڵام وانەکرا و ئەم ئەرکە بەجێمە بۆ بەڕێز کاک دکتۆر ڕسوڵ کە ئەرکی پشتیوانی دارایی لەم کارەی لە ستۆ گرت و کاک شاخەوان بەڕێوەبەری دەستگای کەریمی هەلەکەیش زەحمەتی کێشا بۆ چاپ و ئامادەکردنی کتێبەکە و بەرحاڵ بۆ بەڕێوەبردننی ئەم دیدارە. کاری ئەمنیش لە یەک ساڵی ڕابردوو ئامادەکردنی ئەم بابەتانە بووە، پەیوەندی تەک نووسەرانی عزیز لە کوردستان و دەرەوەی کوردستان، چونکە کاتەکەمان زۆر کەم بوو، کاکشاخەوانیش ماشەڵڵا زۆر بەپەلە بوو، بڕێک لە نووسەرانی عزیز نەیانتوانی بابەتەکەیان ئامادە بکەن بۆ کتێبەکە. بەڵام زۆربەی عزیزان ئامادەیان کرد و لێرە ئەمڕۆ ئینشاءالله بابەتەکانیان پێشکەشدانەکەن. ئەلبەت غێری ئەوە شتە لە کتێبەکە نووسراوە حتمما بۆچوون و بیرۆڕای تازەی خۆیچیان حتمما دەردەبڕن و ئێمەش کەڵک وەرەگرین لە هەموو زانست و بیرۆڕایان سەبارەت بە سۆهرەوەردی و شارەزووری. من لێرە زۆر کاتان ناگرم، بەڵام پرسیارەکەم پرسیارێکی زۆر گرنگ کە بۆچی شارەزووری و سۆهرەوەردی، یعنی ئێمە لەم کاتی ساتەدا بۆ پێویستمان بە سۆهرەوەردی و شارەزووریە. لە پێشەکی ئەم کتێبە بە تیرۆتەسەلی وەڵامی ئەم پرسیارم داوەتەوە، لێرە هەر بە کورتیەڵێ زۆر بەداخەوە سۆهرەوەردی و شارەزووری لەم وڵاتە غەریبن و غوربەتی ئەم دوو زاتە ئێمە ئەبێ لەوە بزانین کە تا ئێستا لەم کوردستانە ئەو هەموو کۆڕ و سمینارە بەڕێوە دەچێت، بەڵام تا ئێستا دیدارێک بۆ سۆهرەوەردی گەورە فەیلسوفی ئیشراقی کە هەموو دنیا هەموو جیهان دەیناسێت نەگیراوە. هیچ شەقامێک و هیچ زانکۆیەک و هیچ مەکتەبێک و هیچ دامەزێک بە ناوی سۆهرەوەردی و شارەزووری نییە. زۆربەی ڕۆشنبیران و نووسەران تا ئەو جێگایە من چەند ڕۆژە پەیوەندیم بۆ تەکیانە ئاشنایەتێکی وایە نییە تەکەم زاتە بەڕێزای.
ئەمە زۆر جێگەی ناڕەحەتی و ناخۆشیە. فەیلسوفێکی گەورەی ڕۆژاوایی دەڵێت تۆ بڵێ فەیلسوفەکانت کێن تا من پێت بڵێم تۆ کێی، تا بڵێم چ نەتەوەیەکی. کاتێک ئێمە فەیلسوفەکانمان ناناسین، پیامەزنەکانمان ناناسین، نابێگی لێی بکەین کە ئەوانی دی ئەمانەکەن بە ناوی خۆیانەوە بە مڵکی خۆیانە. سۆرەوەردی و شارەزووری مڵکی کەسێکن کە ئیش و کاریان لەسەر بکات، بیان ناسێنێ بە جیهان، خەڵک وەربگرێ لە بیرروڕا و ئەندیشەیان. مڵکی هەر کەسێکەوە کارە بکات. کاتێک ئەم دوو زاتە عەزیزە لە وڵاتی خۆیان غەریبن، بۆ ئێمە چی ئەمێنێت؟ من لە زۆر لە مێژە لە فکری ئەوەم کارێک بۆ سۆرەوەردی نە بە شەخص بە بیرروڕا بە ئەندێشە بکرێت. ئەوە بەداخەوە هەر دەرفەتی بۆ پێشنهات تا لە دیداری مۆلانا خالد کە پێرارەکە هاتین بۆ سلێمانی، بڕێک لە مامۆستایانی عەزیز، مامۆستا جعفەر کە نازانم لەم هەوڵەتە شفیانەیە، مامۆستا ڕەفیق ساڵح بەڕێوەخێر بەنیاخوا، لە هۆتێل زەحمەتیان کێشا بۆ تەنگ مامۆستایانی زانکۆی سلێمانی، دکتۆر کامران و دکتۆر هەردی و دکتۆر زریان و جەماعەتێک مامۆستای تر هەموو دکتۆر کۆزاد و تەشریفیان زەحمەتیان کێشا بوو، تەشریفیان هێنا بۆ لۆبی هۆتێلەکەی من. لەوێ شەوێکی خۆش دانیشتین 3-4 ساعت چوینە دەرەوە، هەر ئەم باسانمانە کرد لەسەر سۆرەوەردی و شارەزووری، باسێکی زۆر ئینمان کرد، جددیمان کرد. دواتر ئەم باسە پەیوەندیمان گرتە دکتۆر تەهادین. دکتۆر تەهاج خۆی دەفەرمێ من لە مێژ ساڵە لە مێژە لە فکری ئەوەم کە باسی سۆرەوەردی بکرێت و ئیتر کاکشاخەوانیش هەرویش هەر ئەو بیرۆکەی بوو. بەهەرحاڵ ئیشەکە کرا و من لێرە سپاسی مامۆستا جعفەر ئەکەم کە بە نووسینی کتێبی مێژووی بیری کوردی ڕەنگە زۆر لە ئێمە کە لە زانکۆین ئیهتمامی دابێت بە مێژووی بیری کوردی و ئەمە جێگەی ڕێزە. بەهەرحاڵ سۆرەوەردی کەسێکە کە هانری کۆربەن فەیلسوفی فەڕەنسی لەسەر هایدگر ئیشی کردووە. دواتر ماسینیۆن ئەویش هەر فەڕەنسەویەکە کتێبێکی سۆرەوەردی نیشانی هانری کۆربەن دەدا. هانری کۆربەن دەڵێ من تا کاتێک سۆرەوەردیم ناسی، ئێتر دەستم کێشا لە فەلسەفەی ڕۆژاوایی لە هایدگر و لە فەلسەفەی وجودی ئێگزیستیانسالیزم دەستم کێشایەوە. بوومە شیفتە و شەیدای ئەو فەیلسوفە ڕۆژهەڵاتیە و هانری کۆربەن تا کاتی ساتێک کە مابوو لەسەر فەلسەفەی ئیشراق و سۆرەوەردی ئیش و کاری کردووە و فەلسەفەی ئیشراقی ناساندووە بە زۆربەی ڕۆژاوایەکان. و هیوادارم ئێمەش لەم کاتی ساتە ئەگەرچی دێر دەستمان پێ کردووە، بەڵام لەمەولا بتوانین زۆرتر لە هەموو کەسێک و هەموو وڵاتێک گرنگی بدەین بە سۆرەوەردی و شارەزووری و هەروە حکمەتی ئیشراق. بۆ گرنگن بۆ ئێمە زۆر بە کورتی لە 2-3 دقیقە کۆیەکەمە و مامۆستایانی عەزیز تەشریف بێنن بۆ پەنیلەکان و ئێمە کاڵگیان لێ وەربگرین. من لێرە زۆرتر پێم خۆشە ببیسم تا ئەوە خۆم کاتی ساتی ئەوەی عەزیز بگرم. سۆرەوەردی خەڵکی شاری سۆرەوەردە. سۆرەوەرد لە گەڕووسی ئێستایە. ئێستا یعنی ڕۆژ ئاخرین سنووری کوردستانی کەون بووە. ئێستا لە زەنجان، ئۆستانی زەنجان. سۆرەوەرد هەر سوورەبەردە. ئەو وڵاتە ئەو شارە شاخەکانی هەموو سوورن. بەردی سووری هەیە لەوێ کاتێک کە ڕۆیتە ئەوێ دەبینی هەموو شاخەکە سوورە. و سۆرەوەردی خۆی لە کتێبەکانی ئاماژەیەکا بۆ شاخۆ و بۆ بەردانە کە لەوێ هەن و ڕەنگیان جۆراوجۆرە. زۆر باسێکی تەفسیلی هەیە لەسەر بەردەکانی سۆرەوەرد. اینجا ئەو پیاومەزنە ئێمە لە سۆرەوەردا بۆچی ناوی ئەم دیدارمانە ناسۆرەوەرد تا شارەزوور؟ لە سۆرەوەرد شارەخی گەورەی سۆرەوەردی محەممەد بن مەحموودی شارەزووریە. زۆربەی عالمان دەڵێن ئەگەر شارەزووری نەبوایە کەس لە حکمەت الئیشراقی سۆرەوەردی سەری دەنەهێنا. بۆ شارەزووری توانی
تەنیا کەسێک بێت کە باشتر لە هەموو کەسێک شەرحی حکمەتی ئشراقی سۆهڕەوەردی بدات لەبەرەوە کورد بوو. زۆرێک لە کانسپتەکان و ئەو وشە سەرەکیەکانی فەلسەفەی ئشراق تەنیا بە زمانی کوردی شاخەی گۆرانی کۆن دەکرێت ئەوانە مانا بکەیت. یعنی لە فەلسەفەی سۆهڕەوەردی ئەگەر وشەیەک هاتووە کانسپتێک هاتووە وەکو ئەورامانێ سەپێر ئەورامان، ئەو ئەورامانە تەنیا ئێمە دەزانین مانای چییە و چۆن بەکاربراوە. چارە زۆری لەبەر ئەوە توانی سۆهڕەوەردی بەباشی بناسێنێ و جیهانی دەوروبەری خۆی. دوایەوە سۆهڕەوەردی کەسێ بوو لە ئێستا با بڵێن لە ڕۆژهەڵات هات بۆ باشوور، لە باشوور چوو بۆ باکوور، لە باکوور چوو بۆ لە دیاربەکر چوو بۆ ئەفرین و حەلەب. یعنی سۆهڕەوەردی بە پێچەوانەی فەقیهەکانی ئێمە و بڕێک لە عارفەکانی ئێمە کە نیشتەجێ حیجاز دەبوون یا مصر دەبوون یا دەچوون ئەفغانستان، تاجەدینی وشنەوی لە هەراتە، قەبری لە هەراتە. سۆهڕەوەردی لە وڵاتی کوردستان دەرنەچوو، لە چوارچێوەی زێدی خۆی ماوەوە تەک هیچ حاکمی ناکوردی هیچ هاوکاری نەکرد، تەک حاکمەکانی کوردستانی ئەو کاتوساتە هاوکار بوو. یعنی سۆهڕەوەردی گرێدەری وڵاتەکەی خۆی بوو، لە هەر چواربەشی وڵاتەکەی خۆی، چواربەشکە نام چواربەش قسەی ئەمڕۆیە، یعنی ئەو کاتەم شتانە نەبوو، لەو وڵاتە بۆ خۆی ژیانی بەسەر برد و لەژێر کاریگەری وڵاتی خۆی بوو. من لێرە سۆهڕەوەردی و مەکتەبی ئشراق وەکو حەڵقەی وەسڵ شتێک بۆ ئێمە ئێستا لازمە نزیک بوونەوەست. سۆهڕەوەردی و حکمەتی ئشراق نزیکۆکەرەوەیە. سۆهڕەوەردی ئەو دوانە زێنیانە کە زۆرتر لە جیهانی ئەمڕۆی ئێمە کە زۆرتر ئیدئۆلۆژیکە و ئێمە زۆرتر سابجکتیویستین، یعنی زەینی بیرەکەینەوە، ئەم زۆرێک دوانە هەیە ئێمەی لە یەکتر جیا کردوتەوە. دوانەی دین و نەتەوە، دوانەی نازانم ئەم زار و ئەو زار، دوانەی ئەم هۆز و ئەو هۆز، دوانەی ئەم شار و ئەو شار، دوانەی ئەم ویلایەت و ئەو ویلایەت. ئەم دوانانە ئێمەی زۆر لە یەکتر جیا کردوتەوە. کاتێک ئێمە تەواشای فەلسەفەی ئشراقی سۆهڕەوەردی ئەکەین، تەواوی ئەو دوانانە لە ناو دەچن. یعنی فەلسەفەی ئەڵێن سۆهڕەوەردی جەمعی ئەفلاتون و ئەرسطو بوو. ئەفلاتون فەیلسوفی ئاسمانە، ئەرسطو فەیلسوفی زەمینە، بەڵام سۆهڕەوەردی هاوکات هەم فەیلسوفی ئاسمانە هەم فەیلسوفی زەمین. سۆهڕەوەردی هاتووە عەقڵ و نەقڵی و یەکتر وەسڵ کردووە. یعنی سۆهڕەوەردی دەڵێ ئەو شوهودە ئەو شتە بە ئێمە ئەگاتەوە ئاسمانە بێ عەقڵ ناخوێنرێتەوە. عەقڵی ڕاستەقینە ئەوەیە کە عەقڵی منی بەشەر تەک عەقڵی شوهودیا پەیوەند بدرێت. سۆهڕەوەردی دین و نەتەوەی گرێداوە، ئەڵبەت لەو کاتە نەتەوە وەکو ئێستا نەبووە، وەتەن بووە نەک نەتەوە، و کولتوری کۆن بووە نەک وەکو ئێستا باسی مۆدرنی کولتور دەکرێت. کاتێک تەواشای فەلسەفەی سۆهڕەوەردی ئەەکەی، ئەو لە کاتێک کاتێت ئایە قورئان دێرە حەدیث تێرێ، بەڵام سۆمبۆلەکانی نە عەرەبی نە سامین. یعنی وەجێگەی ئەوە مەسەڵەن سۆمبۆلی داوود بێ یا یەحیا بێ یا نازانم هەر کەسێکی تر بێ، سۆمبۆلی دەبێتە کەیخەسرەو. سۆمبۆلی سەرەکی سۆهڕەوەردی کەیخەسرەوە. و لەوێ ئێمە دەبینین کە لەوێشە سۆهڕەوەردی دەتوانێت فەرهەنگ و زێدی خۆی پەیوەندی ئەداتەک فەرهەنگی دینیدا. سۆهڕەوەردی لە زۆر جێگای تر زمانەکەیی هەروە هەم وشەی فارسی تێدایە، عەرەبی تێدایە، نازانم کوردی گۆرانی تێدایە و زۆر وشەی هینەکانی تریشی تێدایە. و هەروەها سۆهڕەوەردی لە زۆر جێگا ئێمە یارمەتی ئەدا کە زۆر ڕەخنە لە ڕابردوو نەگرین. سۆهڕەوەردی خۆی زۆر ئەهلی ڕەخنە نییە، دەڵێ وەجێگەی ئەوە چاو لە ڕابردوو بکەن تا چاو لە ئێستا و داهاتوو بکەن، دامەزرێنەر بن تا ڕووخێنەر. ئەوە زۆر گرنگە. فەلسەفەی ئشراقی سۆهڕەوەردی فەلسەفەیەکی دامەزرێنەرە، فەلسەفەیەکە کەسەکان نزیک ئەکاتەوە بە یەکتر، زانستەکان نزیک ئەکاتەوە بە یەکتر، فەلسەفەیەکی ڕووخێنەر نییە، فەلسەفەیەکی جیاکەرەوە نییە. ئەمانە زۆر زۆر گرنگن بۆ ئێستا ئێمە و زۆر شتێکی تریش هەیە کە کاتوسات نییە و لە پێشەکی من هێناومە. جارێکی تر من لێرە سپاسی
بەڕێوەبەرانی ئەم دیدارەکەم و سپاسی هەموو نووسەرانی عەزیزەکەم کە لەو سات و کاتە کورتە بەڵێنیاندا و داوای منیان قبول کرد و من لێرە هەم لە مامۆستا میشل لێزنبەر کە لە هۆلەند تەشریفی هێناوە و بە زەحمەت بە پەلە بابەتەکەی خۆی ئامادە کرد، هەروە لە دکتۆر حەیدەر لەشکەری کە تەشریفیان هەیە، لە دکتۆر ئیدریس لاهوتی، لە کاکدوتیان نەریمان، لە کاکوشەنگ کە بەداخەوە زاوای دوێنێ شەو لە دنیا ڕۆیشت و نەیتوانی تەشریف بێنێت بۆ کۆڕەکە، کاکە هاوژین و هەروە نووسەرانی دیکە کە هاوکارمان نەیانتوانی بەشدار بن لە کۆڕەکە، دکتۆر سەردار شەنگۆڵ لە باکوور، دکتۆر ڕەهبەر مەحموود زادە لە شنۆ و زۆرێک نووسەرێکی تر کە بەشدار بوون و نەیانتوانی تەشریف بێنن. زۆر سپاسی هەموویانەکەم، دەستیان خۆش بێت و لە کورتەی دیدارەکەیش دوو دانە ڤیدیۆمان هەیە، دوو زۆر بەڕێز بە کورتی لەبارەی سۆرەوەردی و شارەزووری باسێکیان کردووە. ئایەتوڵڵاه دکتۆر محەقق دامات خۆی هەم مامۆستای زانکۆیە، هەم مەلای حوجرەیە، بەڵام لە ماڵی خۆیان لە حوجرا حکمەتی ئیشراقی سۆرەوەردی دەرس ئەڵێتەوە. من ئەمە بۆ ئەڵێم کە مامۆستایانی ئێمە دەبێت زۆر اهتمام بدەن بەڕاستی بە حکمەتی ئیشراق و دکتۆر نەجەف قۆلی حەبیبی کە ڕەسائیلی شەجەرەت الإلهیەی شارەزووری تەسێر کردووە، بەداخەوە نەیانتوانی تەشریف بێنن، بەڵام من داوام لێکردن و هاوکاریان کردن دیدارە کە بابەتی ئەوانیش پێشکەش دەکرێت. جارێکی تر زۆر بەخێر بین، زۆر خۆشحاڵم کە ئەم پارەکرا و دەستخۆشی هەموو ئەو ئازیزانە ئەەکەم کە زەحمەتیان کێشا بۆ ئەم دیدارە و لێرەتر نەمانتوانی ناویان بهێنین. شاد و سەربەر. زۆر سپاس کاکتۆری بەڕێز. چراغ ڕەزان بۆ، چراغ ڕەزان بۆ، خاس ئینەن گەڵکۆم وەڵگەی خەزان بۆ، با خاکی دڵکۆم خاکێ نەو نەبۆ، با یەکجار کۆنەی ساڵ کۆن نەبۆ، بەشکم قیبلەی وێم جەناکام جارێ، بەیۆنە سەیران عەزمی شکارێ، نابەڵڵ بن یۆپانە دڵکۆمدا، بە قەبرێ تازەی تەنیایی نۆمدا، با نەژێری سەنگ ساکن بۆ دەردم، نەوەک سەنگ سۆچۆ نەئاهی سەردەم. ئامادەبانی خۆشەویست بە ناوی خۆمان و بە ناوی دامەزراوی کەریمی عەلەکەوە سەرخۆشیی تایبەتمان هەیە بۆ ماڵی بنەماڵەی هاوکاری هێژامان مامۆستا هاوشەنگ. من شتێکی ئەوتۆم نەماوە مایکەکە بەجێ هێڵم بۆ دۆستانی خۆشەویستم بەڕێز خاتوو ئاهورا کوردستانی پانێڵەکانتان پێشکەشەکە و زۆر زۆر سپاسم. حەزرەتی مەحویە فەرمێت بەجێ نایێ دەبێ ڕووکەینە سارا، حەقی ئادابی مەجنونی لە شارە، کە چەرخ ئەسکەندەری دی دەردەدارە، وتی ئەم هەم بووە هەم دەردیدارە، هەتا حەق ناسرە هەر حەقمە مەنزوور، ئەگەر وەکو مەنسوور بمکەن بەدارە، نەگەیمە ئەو جوانە و گەیمە پیری، مەدەد یا پیری پیرانی بخارە. سڵاوتان لێبێت بەڕێزان ئامادەبوانی عەزیز، خۆشەویستان لە وڵاتی نور، وڵاتی خۆرەتاو، وڵاتی ئیشراق. سپاس بۆ دامەزراوەی کەریمی عەلەکە، سپاس بۆ هەموو ئەو ئازیزانەی کە لە پشت سازدانی ئەم دیدارە بەهادارە و ئەم کۆڕە بەنرخەن. خۆشحاڵم کە ئەمڕۆ لە پایتەختی ڕۆشنبیری لەگەڵتان بە بەڕێوەبردننی پانێڵێک. بەڕێزان دیارە پانێڵی یەکەمی ئەم دیدارەمان زیاتر باسکردنە لەبارەی فەیلسوفی کورد محەممەدی شارەزووری. داوا لە هەرسەی پانێلیستی بەڕێز دەکەم با بفەرمونون بۆ پێشکەشکردنی پانێڵەکانیان. پانێڵی یەکەمان بە ناونیشانی شەمسدینی شارەزووری، فەیلسوفی لەبیرکراو لەلایەن زۆر بەڕێز مامۆستا حەیدەر لەشکەری پێشکەش دەکرێت. با بفەرمێت.
بابەتی دووەم بە ناویشانی شەمسەدین شارەزووری و نەریتی ئیشراق لە فەلسەفەی ئیسلامیدا زۆر بەڕێز میشێل لێزنبێرگ دیارە بەڕێزیان بە کرمانجی تێدەگات. بەڕێز لێزنبێرگ بفەرموو کەرەمکە خێراتی خێراتی سەرچاوە سەرسەرێن خێراتی. بابەتی سێمیشمان بە ناویشانی چیەتی نەفس لای شەمسەدینی شارەزووری بەڕێز دکتۆر ئیدریس عومەر با بفەرمێت. بەخێراتی هەر سێ پانەلیستی بەڕێز دەکەم. مامۆستا حەیدەر لە جەنابتان دەست پێ دەکەین 15 خولەکلانەی بفەرموون. بەڕێزان کاتتان باش، زۆر خۆشحاڵم ئەمڕۆ لێرە لەگەڵتانم لە بابەتێکی زۆر گرنگ ئەویش کورد و فەلسەفە و لە دروستتر لە بواری فەلسەفەی ئیشراق. بەڕێزان حتمما کتێبەکەتان لەبەردەستە بەشێکی زۆرتان دەبینن کە پرسە بنەڕەتیەکانی ئەم بابەتەی من زیاتر لەوەدا چڕۆتەوە کە ئێمە کەسێکمان هەیە بە ناوی شەمسەدینی شارەزووری، شەمسەدین محەممەدی کوڕی مەحموودی شارەزووری بنیاد بنێنەوە جارێکی تر پێی ئاشنا ببینەوە. اینجا جێگەکەی هزری شەمسەدینی شارەزووری بەسەر قوتابخانەی ئیشراقی چی بیوە و چۆن بووە. لە هەمووشی گرنگتر چەندە بیر و باوەڕەکانی شەمسەدینی شارەزووری لەلایەن قوتابخانەی ئیشراق بزراوە. هەوڵ دەدەم کە لە بە کورتی وەڵامی ئەم پرسیارانە بدەمەوە. بەڕێزان کەسێکی ئاوا کە خاوەن کۆمەڵی کتێبی زۆر گرنگە بە نادیاری مانای ئەوەیە کە لە ڕاستیدا شتێک هەبووە، حاڵەتێکی نائاسایی هەبووە کە ئەم کەسە ئاوا نادیار بێت. ئەوانەی کە لە بواری مێژووی ئیسلامدا ئەگەر شارەزا بن دەزانن ئەدەبیاتی باڵێ بایۆگرافیا و نووسینەوەی مێژووی تەسایەتیەکان لە کولتوری ئیسلامیدا زۆر پێشکەوتوو بووە. باشە سوهرەوەردی یەکێکە لەوانەی کە لە زۆربەی ئەو کتێبانەی کە هەیە لە تەبەقاتەکە پێیان دەگوترێت تەبەقات سەربردەی نووسراوەتەوە. بەڵام بۆچی شارەزووری لە دەرەوەی ئەم کتێبانەیە، لە دەرەوەی هیچ باڵێن مێژوو نووسیەکدایە. نمونەی ئەمە پێمان دەڵێتن کە کەواتە لە هەر بارستاییەکی شارستانی وەکو بارستایی شارستانی ئیسلامیدا کەسانێک هەر دەچنە خانەی ئەوەی کە لە کولتوری باڵێ فەلسەفیدا پێ دەوترێت خانەی لەبیرکراوەوە، واتە هەوڵێک هەیە یان بە ئەنقەس یان بێ ئەنقەس هەوڵێک هەیە بۆ لەبیرکردنی ئەم کەسایەتیانە بۆ ئەوەی لە کۆنتێکستی مێژوویدا ون ببن. لە ڕاستیدا جێگەی سەرنجە کە نەبیندراوی شارەزووری هەر پەیوەست نییە بە سەردەمی خۆی دوای خۆی، تەنانەت لە نێو گوتاری ئەکادیمیشدا چ لە باڵێ لە گوتاری ئەکادیمی ڕۆژئاوایی و تەنانەت ڕۆژهەڵاتیشدا بە هەمان شێوە شەمسەدینی شارەزووری وونە. من نمونەی کەسێک دەیمەوە کە زەبانگە زۆر بەناوبانگە سید حوسێن نەسەر کە کەسێکی بەناوبانگە لە بواری ئیشراقدا زۆر ئیشی کردووە و لە بواری فەلسەفەی ئیسلامی بە تایبەتی بە ڕەهەندە فارسیەکەی زۆر جەختی لەسەر کردوێتەوە. دەبینین لە لای ئەودا شارەزووری لە پاراوێزی ئیشراقی فارسیدایە سێبەرێکی سوهرەوەردیە. باشە دابڕینێکی کردووە لە نێوان شەمسەدینی شارەزووری و شارەزوور. ڕاستەخۆ بەستاوێتیەوە بە قوتابخانەی ئازربێجان لە کاتێکدا شارەزوور لە ڕووی مێژووی بەتایبەتی لە مێژووی سەدەکانی ناوەڕاستە پەیوەست نەبووە بە هەرێمی ئازربێجانەوە بەڵکو لێی دوور بووە. بۆیە دەبینین بەو چەشنا کەسێکی وەکو سید حوسێن نەسەر ئاوا مامەڵێ لەگەڵ شارەزووری کردووە. ئەم بابڵێن نادیاریە و نەبیندراویەی ئەو وای کردووە کە کۆمەڵێک توێژەری تر ئەگەر هاتوون قسەیان لەسەر شارەزووری کردووە، چونکە شارەزووری وەلا ناندرێ، نەک لەبەر ئەوەی کە تەنیا شارحی یەکەمین شارحی سوهرەوەردیە، بەڵکو هاتووە مێژووی فەلسەفەشی نووسیوەتەوە. بەڵام چی لە ڕەهەندێکی تەواو ئیشراقیانە، نەک هەر مێژووی فەلسەفە نووسیوەتەوە، بەڵکو هاتووە جارێکی تر پۆلێنی زانستە ئیسلامیەکانی کردوتەوە دیسان بە خوێندنەوەیەکی ئیشراقیانە، لا ئیلاهیاتەوە بگرە تا مەنطق تا حکوومەت تا سیاسەت مەداری تا ئەخلاق تا نازانم چی، هەمووی لە ڕسائل الشەجەرە الئیلاهیە جارێکی تر داڕشتۆتەوە لە دیدێکی تەواو باڵێن ئیشراقیانە. بەر لەوانەش
هاتووە لە مەسلەی دەروون و لێکدانەوەی خۆناسیندا کتێبێکی تایبەت بە ناوی ڕموزیان هێما لاهوتیەکانی نووسیوە تێیدا کۆمەڵێک تێگەیشتنی جیاواز و تایبەتمەند بە کەسێتی خۆی لەبارەی باڵێن دەرور خستۆتە ڕووکەواتە کەسێک نییە مێژوو بتوانێت ڕەشی بکاتەوە بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەم باڵێن ئەو شافعی بوو لە وڵاتی شاردا ژیاوە لە دەوروبەری ساڵی 1975 کۆچی دوای کردووە بەڵام دەستنووسی بەرهەمەکانی شارە زوری پێمان دەڵێتن ئەو کەسێکی ترە تەنانەت هەندێک لە توێژەران بە تایبەتی ئەوروپاییەکان تێکەڵیان کردووە لەگەڵ چیرۆکێکەیەکە لەگەڵ لەگرتنی سوورەوەردیدا لە زینداندا کەسێکی لەگەڵ دابوو بە ناوی شەمسەدین باشە دیسان تێکەڵیەک لە نێوان ئەم شەمسەدینە و شەمسەدینی شارە زوریەتی خۆمان بەڵام لە کاتێکدا ئەم دوانە لەڕاستیدا نزیکەی 100 ساڵێکیان بینە لەبەرەوە دیسان ئەمە کەسێکی جیاوازە بەپێی دەستنووسەکانی شەمسەدینی شارە زوری خۆی کە تێیدا نووسراوە ئەو باڵێن موریدەکانی نووسیبیانەتەوە بۆمان دەردەکەوێت لە یەکێک لە کتێبەکاندا نووسراوە لە 687 کۆچی هێشتا زیندووە تەڵەبەکەی کە دەستنووسەکەی نووسێتەوە دوعای بۆ دەکاتن کە تەمەنی درێژ بێ لە دەستنووسێکی تریدا لە 704 کۆچی داوای ڕەحمەتی بۆ دەکات کە مردووە کەواتە لەم قۆناغا مێژوویەدا مردووە بەڵام بۆ شارە زوری نەبینراوە باشە ئەم فەیلسوفە ئەم هەموو کتێبە ئەم هەموو بەرهەمە من پێم وایە ئەگەر مەسەلە ئیشراق وایە ئەوە دەبوایە سەهلەوەردیش بە هەمان شێوە بخرێتە دەروی مێژوو بەڵام لە نێو مێژووەکەدا وەکو پێشتر بووتم بەڕاستیدا ژیانی شەمسەدینی شارە زوری ئەگەر بەرهەمەکانی بخوێنیەوە ڕێک ئیشراق بوونە واتە ئەو خۆی سەرباری ئەوەی کە هاتووە شەرحی حکمەتی ئیشراقی کردووە لێکدانەوەی بۆ کردووە شرۆڤەی بۆ کردووە ئیشراقیانە ژیاوە هەوڵی داوە ئەمە لە خۆیدا بەرجەستە بکات چونکە وەک کەمێکی تر باسی شەرحەکەی بۆ باڵێن لە بۆ حکمەتی ئیشراق باسی لێ دەکەن پێویستی بەوە کردووە کە ئاوا جودا ببێتەوە ئێمە دەزانین کە شەمسەدینی شارە زوری گەڕاوە سوڕاوە لە زۆر شوێندا گەڕاوە و لە هەندێک شوێندا باڵێن باسی هەندێک شوێنی کردووە بەڵام ئەوەی کە من پێگەیشتم ئەوەیە کە دوور لە بنکە شارستانیەکانی جیانی ئیسلامی ئەو قۆناغە مێژوویە بووە بۆی ساڵەکانم دووبارە کردەوە کتێبی نوسەت الأرواح کە مێژووی فەلسەفەیە ڕاستیدا خاڵیە لە باسی ئەوانەی هاوسەردەمی ئەو کە خەریکی فەلسەفە بوو ئەو ئەگەر مێژووی فەلسەفەی نووسیوەتەوە دەبوایە باسی ئەو فەیلسوفانەش بکات کە هاوسەردەمی ئەو بوو بە تایبەتی ئەوانەی لە شام و میسردا دەژیان سەیفەدینی ئامەدیە خەسرەوشاهیە خوجەندیە کۆمەڵێک فەیلسوفی ترمان هەن بەڵام ئەوانە خاڵیە تێدا کەواتە ئەو لە شام و میسر کە لەم قۆناغەدا بنکەی بەرهەمهێنانی زانستە ئیسلامیەکان بوون دوور بووە ئەمە یەک بەڵام باسی هەندێک کەسی کردووە کە سەرقاڵی فەلسەفە بوون ئەوانە نزیکن بە دەوروبەری بە شارە زوورەوە وەکو مووسڵ و